بە خێراتێکی گەرمکارەکەم خۆشحاڵی کامڕۆ لە پانێلێکدا یەکتر ببینین و باس لە کێشە و گیر و گرفتەکانی بکەین. دیارە شاری سلەیمانی وەک پایتەختی ڕۆشنبیری ڕۆڵێکی گرنگ و بەرچاوی هەبوو هەمیشە لە بزوتنەوە نیشتیمانی و شۆڕژێڕەکان و مقاومە لە ڕووی فکر و سیاسی و ئەدەبی و کەلتوری و ئازادی بە ئازادی ژنانیشەوە. لەبەرەوە چەندێک ئێمە لە شارەکەمان هەوڵدەین بۆ فراوانکردنی پانتایی ئازادی لە چوارچێوەی تۆڕە کۆمەڵایەتەکان پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە. ئەو گۆڕانکاریانەی ئەمڕۆ لە سەرتاسەری دنیا کاریگەری خۆی هەیە لەسەر گۆڕانکاریەکان لە کوردستان و لەسەر کۆمەڵگەی ئێمەش. واتە لەسەر کۆمەڵگەی کوردەوانی هیچ کەسێک، هیچ لایەنێک، هیچ هێزێک نییە بتوانێت ئەو گۆڕانکاریانە ڕابگرێت. لەبەرەوە بێ ئێمەش وەک نەتەوەکەمان وەک کورد بتوانین سوود لەلایەنە باشەکانی بۆ خزمەتی کۆمەڵگەکەمان و بۆ فراوانکردنی ئازادی و دیموکراسی لە وڵاتەکەمان و هەرێمەکەمانە وەربگرین. دیارە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان لە سەرەتاوە ڕۆڵێکی گەورەیان هەبوو لە فراوانکردنی ئازادی لە جوڵە سیاسیەکاندا، بەڵام بەداخەوە لە دواییدا بەشێکی زۆری بەرەو مەترسیدار ڕۆشتووە. ئەو مەترسیەی کە ئەمڕۆ کاریگەری لەسەر هەمومان هەیە بە شێوازێکی خراپ هەندێک لایەنیان هەندێک لە کەسەکان تۆڕەکانی سۆشیال میدیا و سۆشیال میدیا بە خراپ بەکاردێنن بۆ بەرژەوەندی خۆیان، بۆ بەرژەوەندیان دەستە و تاقمێک کە دیارە بە تایبەتیش ئەو سۆشیال میدیا و پەیجانەی کە هەمیشە ئێمە بەبێ دوودڵی و سەڵەمینەوەڵێ پەیجی بێدایک و باوکن. ئەو پەیجانەی کە بێدایک و باوکن خەریکی تەخشان و بەخشانکردنی بوختان بەسەر ئەو لایەن و ئەو دەستا بەبێ بنەما، واتە هیچ بنەمایەکی قانونی، هیچ بەڵگە و هیچ بەڵگەیەکیشی نییە بۆ ئەوانەی کە خەریکیەوە لە ناو کۆمەڵگەکەماندا بۆ تێکدانی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان، پەیوەندی سیاسیەکانمان، پەیوەندی ئەخلاقیەکانمان. ئەوانە ئەبێت هەمیشە ئەوانن کە بە پارەیەک کە پارەی دزراوی میلەتەکەمانە، بە پارەیەک کە پارەی گەندەڵی و خیانەتکاریە. لە هەر پارەیەک کە شەرعی و قانونی بێت بۆ خزمەتی کارە یاسایی و شەرعی و قانونیەکان بکاربێت. دیارە ئێمە کۆڕ و سیمینار و پانێڵانە بۆ ئەوکەین کە بتوانین بیر و ڕاجیاوازەکانمان لەگەڵ یەکتر ئاڵوگۆڕ بکەین. بوونی بیری جیا، دیدی جیا، لێکدانەوەی جیا، بۆ چوونی جیا شتێکی تەبیعیە لە ناو کۆمەڵگەی ئێمە، هەموو کۆمەڵگەیەکی دنیا، بە تایبەتی کۆمەڵگەی ئێمەش کە کۆمەڵگەیەکی فرەچین و بۆ چوونی جیاوازشی هەیە. بەڵام گرنگ ئەوەیە ئێمە بتوانین لە ئەنجامی ئەم کۆڕووکۆبوونەوانە زیاتر هەوڵ بدەین بە هۆشیاری کۆمەڵایەتی و هۆشیاری سیاسی لە کۆمەڵگەکەمانە بۆی کە بتوانین لەسەر مەسەلە بنچین و ئەساسیەکان زیاتر یەک بکەینەوە کە دیارە لەسەر بنچینە ئەساسیەکەمان و مەسەلەی نەتەوەکەمان و پرسی نەتەوەکەمان. لەبەرەوە ئەو ئاڵوگۆڕ لەگەڵ بیری جیا و لێکدانەوەی جیا هەنگاوێک گۆڕەکانەوە کە بە تایبەتی ئێستاش قۆناغی کوێنێ لە بەردەممانایە.
قۆناغێک لە گۆڕانکاریەکان لە دنیا لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراقشدا هەموو گۆڕانکاریەکی نوێ هەموو قۆناغێکی نوێ پێویستی بە بەرنامەیەکی نوێیە بۆ ئەوەی بەو بەرنامە نوێ ئەرکەکانی قۆناغە نوێەکە دیاری بکەین جیاواز لە قۆناغکاری ڕابکەین بۆیە ئەرچی هەموو لایەکمانە ئێمە بتوانین بۆ ئەم قۆناغەی کە ڕوبەڕووی هەر ئەگەرێک ببینەوە خۆمانی بۆ ئامادە بکەین دیارەوە گەرانەش بمانەوە و نەمانەوێت چ لە ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ لە عێراق ڕووبدا ریشکی ئەمەژەگرێتەوە بۆیە تەنها ڕێگەیەک لە بەردەمی گەلەکەمان لە بەردەمی ڕۆشنبیرانی نەتەوەکەمان ئەوەیە کە ئێمە بتوانین یەکگرتو یەکڕێز بین واتە خاوەنی خابێکی سیاسی یەکگرتو بین بە هەموو دید و بیر و باوەڕە جیاجیاکانشەوە کە بەداخەوە ئەمڕۆ لایەنە سیاسیەکان و بە تەحدیدی ژێڵەن پارتی و یەکێتیش نەمانتوانین بە یەکگرتووی بچینەکە کە دەیبینین ئێستاکە وەفدەکان لیژنەکان هەر یەکەی بەجیا ئەچێت کە من پێم وایە بۆ ئەو زۆر بۆ جایە نیشانەی ئەوەیە کە ئێمە یەکگرتووی لەلایەکەوە و لە هەمان کاتشا زەرەر بە دۆزی کورد بە پرسی نەتەوەکەمان لە عێراقا بێنێت چونکە دوژمنانی گەلەکەمان هەمویان یەکگرتو یەکڕیزن بۆ لەناوبردنی میلەتەکەمان یەکگرتو یەکڕیزن بۆ ئەوەی کە بتوانن میلەتەکەمان لەت و پەت بکەن کە ئیمڕۆی بینین هەر لایەنێکی سیاسی بەجیا هەنگاوەکانیانێت لەبەرەوە هەمومان ئەکەوینە ژێر پرسیاری نەتەوەکەمانەوە کە نەتوانراوە بەباشی بە چاکی بە یەکگرتووی هەنگاو بۆ پرسی نەتەوەکەمان و گەلەکەمان بکەین لەبەرەوە پێویستە ئێمە لەم قۆناغەدا باشتر و چاکتر خۆمانی بۆ ئامادە بکەین چکاوانەی کەسانەی یا ئەو لایەنانەی خاوەنی لێبوردەین ئەوانە کەسانی گەورەن کەسانی بچووکن کە هەست بە لێبوردەیی و هەست بە هەستە مرۆییەکان ناکەن و بە تایبەتیش ئێستا ئێمە کە هەنگاوی زیاترە نێن بۆی کە بتوانین پرسی نەتەوەکەمان بەرەو باشتر بەرین لە ئێستادا کە هەندێک بابەتی گرنگ پرسی گرنگ لە ئارایە هێچێک لە پرسە گرنگەکان کە ئەمڕۆ بۆتە باس لە پەرلەمانی کوردستانیشا کە مەسەلەی دەستورە دەستور بۆ هەرێمەکەمان دەستور بۆ گەلی کوردستان پرۆسەیەکی گرنگە هەنگاوێکی گرنگە کە پێویست بەوە ئەکات ئەو دەستورەی بۆ هەرێمەکەمان دەنووسرێتەوە بۆ گەلی کورد دەنووسرێتەوە بە پرس و ڕاوێژ بێت لەگەڵ سەرجەم لایەنە سیاسەکان بە پرس و ڕاوێژ بێت لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوە جەماوەریەکان بە پرس و ڕاوێژ بێت لەگەڵ کەسانی پسپۆر و شارەزار لە بواری یاسایی بواری کۆمەڵایەتی بواری ئابووری بواری ئەدەبی و بواری هونەری و هەموو بوارەکانی تر بە بواری ئاینیشەوە لەبەرەوە دەستور بۆ ئەم حیزب و بۆ حیزب نانووسرێتەوە دەستور بۆ کۆمەڵگەکەمان دەنووسرێتەوە بۆیە پەیوەندی بە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردەواری و بە هەموو تاکێکی کۆمەڵگەکەمان لەبەرەوە بێت دەستورێک بنووسرێتەوە لەسەر بنەماکانی مافی مرۆڤ و عەدالەتی کۆمەڵایەتی و دیموکراسی بێت دەستورێک بێت لەگەڵ گۆڕانکاریەکانی تەواوی دنیا بگەنجێت بە دەستورێکی سەردەمانە و مۆدێرانە و شارستانیان بێت دەستورێک بێت کە دەسەڵاتەکان لە یەکتری جیاکانەوە دەستورێک بێت کە سیستمی حکومڕانی لە کوردستانە دیاری بکات واتە دەستور پەیوەندی بە هەموو کەسێکی کۆمەڵگەکەمانە لەبەرەوە بێدەواری پەرلەمانی کوردستان بە ڕەچاوکردنی ئەو بۆ چوونانە هەوڵی نووسینەوەی دەستورێکی سەردەمانە بدات دیارە هەمووتان کە لێرەش دانیشتوون و ئەوانەشی کە گوێیان لێمانە هەمان کاتە زۆر کێشە و بابەتی تر هەیە کێچێک لەو کێشانە و بابەتانەی کە ئێستا بۆ دەخواست و باسی میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان مەسەلەی کۆچکردنە کە بەشێک لە گەنجانی ئێمە خەڵکانی ئێمە لە کوردستانە کۆچەکەن بەداخەوە بێباکی
حکومەتی هەرێم لەسەر داواکاریەکانیان هۆیەکە لە هۆکار نەبوونی هەریکار نەڕەخساندنی هەریکار دانەمەزراندنی گەنجان هەوڵدان بۆ ئەوەی کە ژیانێکی ئاسوودە بۆ کۆمەڵگە بۆ خەڵکی کوردستان دابین کرێت خەڵک نەڕات و ئەنجامی ئەو ڕۆژنەش ئەو ناڕەزایانی لێبێتەوە کارابوودانی پەرلەمانی کوردستان بە تەمایە لیژنەیەکی پەرلەمانی بنێرێت بۆ پۆڵەندە و شوێنەکانی کە بۆ سەردان هەر چوونی ئەو لیژنەیە ئەوە خۆی لە خۆیدا نیشانەی لاوازیە لە جیهاتیەوەی بێت دیراسە لەسەر سەروەت و سامانی میلەتەکەمان بکات سەروەت و سامانی ژێرزەوی و سەرزەوی بکات چی لێنێت وەفد دەنێت لە جیهاتیەوەی بێ بزانێ ئەم سەروەت و سامانەی کۆمەڵگەکەمان ئەچێتە خزمەتی کێوە چ دەستەیەکەوە چ حیزبێکەوە چ لایەنێکەوە کە پێویستە ئەوە دراسە بکرێت نەک بە سەردانێک کە هیچ چارەسەر ئەو سەردانانە هیچ جۆرە چارەسەرێک ناکات چارەسەرەکە لەناو خۆمان چارەسەرەکە لە کوردستانە چارەسەرەکە بە کەسانی گوێر و ئازا و کەسانی خاوەن قەڵەمی بەپرشت و خاوەن قەڵەمی گوێرە توانێت چارەسەرەکان لەبەرەوە چارەسەرەکان لەناو خۆی خۆماندایە و خۆشمان سەبەبین بۆ ئەو کێشە و گیر و گرفتانە بۆیە پێویست بەوە ئاکات ئەگەر سەروەت و سامانی کوردستان لە نەوت و غاز لە سەروەتەکانی ترمان لە خاڵە سنووریەکان بەباشی بە چاکی بکرێتە سەر خزمەتی کۆمەڵگەکەمانەوە کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵگەیەکە ئەتوانرێت زیاتر هەنگاو بەرەو پێشکەوتن ژیانێکی ئاسوودە بژێوی ژیانی خەڵک باشتر بکەیت لەبەرەوە پێویستە پەرلەمانی کوردستان و حکومەتەکە بێ گوێگر بێت گوێگر بێ لە ڕەخنەکانی خەڵک گوێگر بێ لە ڕەخنەکانی ئەدیبان و نووسەران گوێگر بێ لەو ڕەخنانەی کە لە خزمەتی کۆمەڵگەکەماندایە گوێگر بێ لەوەی کە کاسبکارێک ئەدیبێک نووسەرێک بازرگانێک وەبەرهێنێک مامۆستایەکی ئاینی ڕەخنەیە دەگرێت بە دوازدەشوری بۆ بکات لەبەرەوە بێ حکومەتەن گوێی هەبێت هەم چاویشی لەو نائەدالەتی و ناڕەزایانەی خەڵکە بێ بتوانێت چارەسەریان بکات لەبەرەوە حکومەت زۆربەی ئۆباڵی کێشە و جوور و گرفتەکانمان ئەگەڕێتەوە بۆ جۆری سیستمی حکومڕانیەکەمان لە کوردستانە بۆیە پێویستە و دەستورە دەستورێک بێت جۆری سیستمی حکومڕانی لە کوردستانە دیاری بکات بۆ ئەوەی چیتر زۆڵمی چینایەتی زۆڵمی تاک لە کۆمەڵگەکەمانە هەڵبگرین ئەمە ئەرشی هەموو لایەکمانە لەبەرەوە پێویستە ئێمە هەمومان پێکەوە هەنگاوی جدی هەنگاوی دروست برین بۆ خزمەتی کۆمەڵگەکەمان بۆ فراوانکردنی پانتایی دیموکراسی و ئازادی لە چوارچێوەیەکدا کە لە بەرژەوەندی گەلەکەمان و لە خزمەتی گەلەکەمان و لە خزمەتی کۆمەڵگەکەمانە بێت لەبەرەوەی زۆر نابێت زۆر لەسەر بابەتەکانی تر قسە بکەین کە بەشێکی دانراوە بۆ ئێوە بۆ گفتوگۆیەکی ئازادانە گفتوگۆیە کە زۆر بە ئازادانە لەسەر مەسەلەکان قسە بکەین بۆ ئەوەی کە بتوانین سۆشیال میدیا لە چوارچێوەی یاسادا یاسایە کە خزمەتی پانتایی دیموکراسی و ئازایی و فراوانکردنی ئازادی بکات یاسایە کە زیاتر بواری ڕۆژنامەگەری بواری دیموکراسی زیاتر بێت پێویستی بەوەیە کە ئێمە بتوانین هەموو پێکەوە بە یاسایە کە یاساکان یاسای سەردەمانە و دیموکراسیانە بێت بۆ خزمەتی کۆمەڵگەکەمان ئێوەش ئامادەبوانی بەڕێز هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو زۆر سپاس بۆ بەڕێز حاکم قادر حەماجان ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان دەستەکەین بە بەرنامەی کاری پانێڵەکە بەڵام داواکاری لە ڕاگەیاندنکارانی بەڕێز کە هاوکاری ئەو بەڕێزانە بکەن بۆی دەرفەتێکە بێ بۆی بەباشی پانێڵەکەمان بەڕێوە بچێت چنە دواتر ئەگەر کێشن و ئێستا هەرێک لە بەڕێزان لە پانێڵستانی بەڕێز کاروان ئەنوەر سکرتێری لەکی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و هەروەها دیاری محەممەد بەڕێوەبەری سەنتەری میکرۆ و هەروەها دکتۆر کاروان عەلی مامۆستای زانکۆ پسپۆڕی میدیای نێوکلتوری هەروەها سەروان زەیتۆ بەڕێوەبەری کۆمپانیای بابیلۆن میدیا بفەرمون بۆ سەرستەی بۆی کە پانێڵەکەمان دەست پێ و ئەگەر بکرێت ڕاگەیاندکارتان مایکەکانیان لێرە بگوازنەوە چکە مەنەسەی لاچن